کاتت باش بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان گەیشتینە لاپەڕە 33 لە لاپەڕە 33ش گەیشتینە بەکارهێنانی پێدراوەکان. بەکارهێنانی پێدراوەکان نەخشەکە بەکاربهێنە بۆ شیکاری ڕاهێنانی 14 تا 16. بچین تەمەشای نەخشەکەی بکەین. نەخشەکە دەربارەی ڕووبار و درێژیەکەی بە کیلۆمەتر. ڕووباری نەخشەکە نەخشە و خشتە بەیەکەوەیە. ڕووبار لە لای دەستی ڕاست نووسرایە، لە لای دەستی چەپیش درێژیەکەی بە کیلۆمەتر. یەکەم ڕووبار ڕووباری خابوور 160 کیلۆمەتر، زەی گەورە 392 کیلۆمەتر، زەی بچووک 400 کیلۆمەتر، عوزەیم 230 کیلۆمەتر، سیروان 384 کیلۆمەتر. ئەوجا دەچینە لای پرسیارەکان بزانین. پرسیاری ڕاهێنانی 14. ڕاهێنانی 14 سەرجەمی درێژی کام دوو ڕووبار نزیکەی 600 کیلۆمەتر دەبێت؟ نزیکەی واتە 600 کیلۆمەتر بە تەواوی 600 نا نزیکەی 600 کیلۆمەتر. ئەگەر بچینەوە سەیری دیسان ئەوەی ڕاستی بی دەبووە نووسرا بە سەیری خشتەکە بکە نەک نەخشەکە. لە نەخشەکەی هیچ زانیاری نییە، تەنیا ناوی ڕووبارەکان هەیە. ئەویش هەمووشیان نا. ئەگە تەمەشاکەین خابوور ڕووباری خابوور هەر لێرەیە، لێرەیان دانایە. زەی گەورە زەی بچووک عوزەیم سیروان ئەوەش خابوور. بەس زیاتر دەبی سەیری خشتەکە بکەین، ئەوەش خشتەکەیە. ئێستا با بزانین دوو ڕووبار کۆ بکەینەوە بزانین کامەیان نزیکە لە 600. ئەگەر ئەو دوو ڕووبارەی کۆ بکەینەوە پاشان ئەو دوو ڕووبارەی کۆ بکەینەوە یان ئەو دوو ڕووبارەی کۆ بکەینەوە یان ئەو دوو ڕووبارەکان زۆرن، ناچارین زۆریان کۆ بکەینەوە بزانین کامەیان نزیکە لە 600. با بچین بزانین کو. من لێرە ئاوا لێرە دوو ڕووبارم کۆ کردیتەوە، لێرەش دوو ڕووبار. ئەگەر تەمەشاکەین 160 ڕووباری خابوورە، 392ش ڕووباری زەی گەورەیە. لێرە خابوور لەگەڵ زەی گەورە ئەو دووەم کۆ کردیتەوە بزانین دەکات چەند. ئێستا کۆکردنەوەکە کووە؟ بێگومان کۆکردنەوەکە یەکان لەگەڵ یەکان. سفر کۆ لێرە دەبی بنووسم کۆ، سفر کۆ دوو دەکا هەردوو لێرە، سفر کۆ دوو دوو ئەوە. پاشان 6 کۆ 5 دەکا 15. 15 هەمووی نانووسم ئاوا، تەنیا پێنجەکەی دەنووسم، یەکەکەی دەینم لێرە دایدەنێم لە خانەی سەدا. ئەوجا دوایە دەچمە خانەی سەدان دەڵێم 1 کۆ 1 کۆ 3. 1 کۆ 1 دەکا 2، 2 کۆ 3 دەکا 5، لێرە 5 نووسی. واتە درێژی ئەو دوو ڕووبارە بەیەکەوە دەکاتە 552 کیلۆمەتر. واتە کیلۆمەتر. کیلۆمەتریش 1000 مەترە. دوا دێمە لای ڕووباری
دیسان خابوور 160 لەگەڵ زێی بچووک. ئەوەی ڕاستی زێی بچووک درێژیەکەی زۆرتریان نووسیە لە زێی گەورە. نازانم درێژەکە لە سەرچاوەی ڕووبارەکەیە هەتا کۆتایی ڕووبارەکە یان چۆنیە. دیسان کۆکردنەوە هەیە لێرە. دیسان 0 لەگەڵ 0 خانەیەکان هەردەکا 0 لێرە. ئەو جا خانەی دەیان 6 کۆ 0 یەکسانە بە 6. پاشان 1 کۆ 4 یەکسانە بە 5. ئەو جارێ بووە چەند سەرجەمەکە بووە 560. لێرەش 552 بوو. لە تەنیشتیشی دەنووسم یان لە خوارەیە کیلۆمەتر. ئەو دوو ڕووبارەم ئەوە زانیم نزیکەی هەردووچیان نزیکەی 600ن، چونکە گە نزیک کەینەوە 560 نزیکی کەینەوە دەبی تا 600. 552ش نزیک کەینەوە ئەویش هەردەکا 600. با دوو ڕووباری دیش بینم لێرە. ئەو دوو ڕووبارەشم هێنا 230ەکە کام ڕووبارە 230ەکە عوزێم 384 سیروان. بە ئەوانیش کۆکەمەوە 0 کۆ 4 دیسان کۆیە لێرە بێگومان. ئەوە کۆ 0 کۆ 4 هەردەکا 4 لێرە. پاشان 3 کۆ 8 دەکا 11. 11 هەمووی لێرە نانووسم، تەنیا یەکەکەی دەنووسم، ئەو یەکەی دیکە دەینم لێرە دەنووسم یان بەو ڕەنگەی هەتا بزانم. پاشان ئەو سێ ڕەنووسەی کۆ دەکەمەوە 1 کۆ 2 3 3 کۆ 3 یەکسانە بە 6. کۆبوو درێژی ئەو دوو ڕووبارە 640. ئەویش هەر نزیکە لە 600 کیلۆمەتر. ئەو جە دێمە لای دوو ڕووباری دیکە لێرە. ڕووباری 392 زەی بچوو گەورە 230ش ڕووباری عوزێم. 392 لەگەڵ 230 زەی گەورە و عوزێم. ئێستا کۆ دەکەمەوە بزانین ئەو دەکاتە چەند. خانەیەکان لەگەڵ خانەیەکان 2 کۆ 0 دەکاتە 2. 3 کۆ 9 کۆ 3 دەکاتە 12. بەڵام 12ی هەموو لێرە نانووسم، تەنیا دووەکەی دەنووسم، یەکەکەی دەچم لە چێ دەنووسم لێرە. ئەو جا 1 کۆ 3 دەکات 4. 4 کۆ 2 دەکاتە 6. واتە ئەوەش بووە 622 کە ئەویش هەر کیلۆمەتر بێگومان کیلۆمەتر کە 622ش هەر نزیکە لە 600. کابوو زۆر ڕووبار هەیە کە کۆیان دەکەینەوە دەکاتە نزیکەی 600. دەتوانی خوێندکار بە کەیفی خۆت یەک لەو ژمارانە هەڵبژێری. بۆ نمونە عوزەیم لەگەڵ ڕووباری 384 کامە بوو لەگەڵ سیروان، دەڵێ ئەو دووە نزیکن لە 600. بەڵام دەبی بە خۆت دوو ڕووبار کۆ بکەیەوە هەتا بگەیە ئەنجامەچی کە بە خۆت پێت باش بی. ئەو پرسیارەمان وەڵام داوە. پرسیاری من ئەوەیە کە ئەو دووە زیاتر نزیکن لە 600. دێنە لای پرسیاری 15. چ نووسرایە؟ پرسیاری 15 سەرجەمی هەر سێ
سێ ئەو جارەی سێ سەرجەمی هەر سێ ڕووباری سیروان، خابوور، زەی بچووک چەندە؟ واتە هەر سێ ڕووبارەکە درێژەکەیان کۆ دەکەینەوە. هەر سێ ئەو ڕووبارە هەر سێکی کۆ دەکەینەوە بزانین درێژەکەیان چەندە. هەر سێکم نووسیتەوە لێرە 384 سیروانە، 160 خابوورە، 400ش زەی بچووکە. ئێستا دەینم خانەیەکان لەگەڵ خانەیەکان 4 کۆ 0 کۆ 0 هەر 4 هەر دەکات 4 هەر دەکات 4. ئێستا دەیچمە لای خانەی دەیان 8 کۆ 6 دەکاتە 14 لەگەڵ 0 هەر 14 لەگەڵ 0 هەر 14. بەڵام ئەو 14ەیە دوو ڕەنووسە، تەنیا یەکەم ڕەنووسی لێرە دەنووسم، ئەوەی لای چەپ هەمیشە دەبەم لێرە دایدەنێم لەگەڵ خانەی سەدان. دەڵێم یەک کۆ سێ یەکسانە بە 4 4 کۆ یەک یەکسانە بە 5 5 کۆ 4 یەکسانە بە 9. کەوابوو هەر سێکیان بەیەکەوە دەکاتە 944 کیلۆمەتر. با بنووسم کیلۆمەتر کەوابوو کردیە 944 کیلۆمەتر کەواتە نزیکەی 1000 کیلۆمەتر. ناتوانین نزیکی کەینەوە بۆ 1000 لەبەرەوەی 44 ناتوانین بیکەینە 1000، دەتوانین نزیکی کەینەوە بۆ 900 کیلۆمەتر. 900 کیلۆمەتر.